کوردەکان چۆن کران بنەوە جنۆکە گۆتە دەڵێت ئەو کەسەی لە مێژووی 3000 ساڵی خۆی بە ئاگانە بێت تەنها بۆ ورگی دەژی. ئایا ئێمەی کورد لەو مێژووە بە ئاگین؟ سەعدی شیرازی دەگەڕێتەوە جارێکیان کابرایەک لە خەونیدا شەیتان دەبینێت، بەڵام پێچەوانەی هەموو وەسفەکان شەیتان لە شێوەدا زۆر جوان و لە بەردڵان دەبێت. کابراژ لی دەپرسێت ئەرێ کاکی شەیتان، من لەوەتی هەم بیستومە شێوەت زۆر ناشرین و کوێریت و کلکیشت هەیە، ئێستا بۆوانیت؟ شەیتانیش لە وەڵامدا دەڵێت من لە جنسی فریشتانم، فریشتەکانیش هەموو جوانن وە دروستکراوی خودای گەورن، بەڵام چی بکەم لە دەزە و کەسانەی کە من بە ناشرینی وەسف ئەکەن. ئەم چیرۆکەی سەعدی شیرازی چیرۆکێکی دروستکرا و پند ئامێزە، تەنها بۆ گەیاندنی ئەو پەیامەیە کە دەڵێت ئەوەی چاوەڕێ بێت نەیارەکانی بیناسێنن بە دەردی شەیتانی ئەبن. ئەوەی بڕیار لەسەر یەکلاکردنەوەی بابەتێک دەدات لە مێژوودا نووسین و دەست نووسەکانن. خوێندەوارانی کورد لە مێژوودا لەبارەی گەلەکانی ترەوە هەموو شتیان بیستووە، بەڵام لەبارەی خۆیانەوە هەمیشە بێدەنگ بوون. کاتێک لەم بابەتە ورد دەبیتەوە دەبینین بەهۆی کۆمەڵێک شەرمی سەپاوەوە کوردەکان هەمیشە لە ئازمێژوو بنەچەی خۆیاندا بێدەنگی هەڵدەبژێرن. هەژاری موکریانی لە ساڵی 1958دا لە سەردانێکدا بۆ مۆسکۆ تووشی مامۆستا شێخ عومەر وەجدی دەبێت کە مامۆستای زانکۆی ئەزار بووە لە قاهرە. دەربارەی ئەم بابەتە دوان و عومەر وەجدی بە هەژاری موکریانی دەڵێت هەژار دەردی گەلی کورد دووسەرەیە، ئێمە دەربارەی خۆمان هیچمان نەنووسیوە، دوژمنان لە هەموو بارێکەوە هەموو شتی پێویستی خۆیان نووسیوە، شتێکیش کە نووسرا و بەرگی تێگیرە و بوو بە کتێب ئەگەر 1000 درۆی شاخداریشی تێدا بێت ئیتر دەبێت بەڕاستی و هەروتت لل دەڵێن بچین کتێبێکت بۆ بهێنین، ئیتر قسەت پێ نامێنێ و قسەی دوور لە کتێب لای کەس ڕەواجی نییە. ئێمە لەم قسانەوە ئەوە تێدەگەین کە ئەوانەی مێژووی ئەم ناوچەیان نووسیوەتەوە نەیارانی کورد بوون، وە لە ڕێگەی کۆمەڵێک چیرۆکەوە ویان لە کوردەکان کردووە شەرم لە ڕەگ و ڕیشەی خۆیان بکەن. ئامانج لەو کارەش ئەوە بووە کوردەکان بەڕەچەڵک خۆیان ببەنەوە سەر عەرەب و فارس و تورکەکان و خۆیان بە بەشێک لەوان بزانن. یەکێک لەو چیرۆکە خوراکیانەی کە زۆر باوە دەربارەی ڕیشەی کوردەکانە کە گوایە مرۆڤ نین و لەنەوەی جنۆکەن. چیرۆکەکەی حەزرەتی سولەیمانە کە گوایە لە کۆمەڵێک کەنیزەکی خۆی دەڕەنجێ و فەرمان دەکا و دەڵێ ئەکرادون فی الجبال، واتە بەرهەڵداری کێوانیان بکەن با کوردیان لێ بکەوێتەوە. بەم پێ و دانگە کوردەکان لەنەوەی کەنیزەک و دێ و درنجی شاخانن. یاخود چیرۆکێکی تر هەیە باز لەوە دەکات کە نەو بازرگانی هۆزی باجن لە بۆتانەوە چوونەتە تائیف و لەسەر دەستی پەیامبەری ئیسلام موسڵمان بوون، بەڵام بۆی نزیکی ناوی هۆزەکەیانەوە کە باجنە لە کاتی خۆناساندنیاندا بە عەرەبەکان وا حاڵی بوون کە ئەوان کوردن و نەوەی جنن. ئەمانە و چەندان گێڕانەوەی تر کە جگە لە نیازی خراپی نەیارانی کورد هیچ بەڵگەیەکی لۆژیکی و مێژووییان لە پشتەوە نییە، وایان کردووە خەڵکی سادەی کوردستان هەر جۆر بووە ڕیشەی خۆیان ببەنەوە سەر یەکێک لە هۆز و تیرە عەرەبەکان. لە کتێبی شەرەفنامەی شەرەفخانی بەدلیسیدا هاتووە زەمانێک بۆی ئەم شەرمکردنەوە لە کوردبوون هەر کەس لە ماڵباتەکەیدا عەباس ناوێکی شک ببردایە دەیوت ئێمە عەباسین و لە مەڕوانیەکانین، یاخود دەگێڕنەوە میری میرنشینی بۆتان هۆزەکەی ناوی خاڵتی بووە، بەڵام بە شەرمی زانیوە بڵێ لەوانم، بۆ هەمیشە وتوویەتی من نەوەی خالیدی کوڕی وەلیدم. میری بۆتان تەنانەت بێ ئاگا بووە لەوەی خالیدی کوڕی وەلید هیچ نەوەیەکی لە دوای خۆی بەجێ نەهێشتووە. بە هەڵبەستنی ئەم جۆرە چیرۆکانە نەیارانی کورد تا ئاستێکی باش ئامانجەکانی خۆیان پێکاوە و مێژووی نەژادی کوردیان لە ناو تەموتۆمێکی چڕدا لێڵ و ناڕوون کردووە. ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە دوای تێپەڕینی چەندین سەدە بەسەر ئەم بابەتەدا هێشتا چیرۆکە خوڕافیەکان کاریگەری خۆیان لەسەر ڕوانینی کوردەکان بۆ مێژووی خۆیان جێهێشتووە و ئاوردانەوەی ئەکادیمی و جددی بۆ ئەو مێژووە زۆر بەکەمی دەبینرێت.